بسم الله الرحمن الرحيم. بنا إخوة بخشندهم هربان، والصلاة والسلام على خير خلقه سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما. خۆشەویستان، لەوانەیە وزارەدا باسی ئەنتی ئیمیتیک دڕەگەکان دەکەین. ئەنتی ئیمیتیک دڕەگ واتە ئەو دەرمانانەی کە دژە ڕشانەوەنە. ئیمیتیک واتە ڤۆمیتینگ. ڤۆمیتینگ چیە؟ فۆرسفول ئەکسپەڵشن واتە هاتنە دەرێوەیەکی بەهێز of gastric content through the mouth. ئەو شتانەی کەوا لە ناو مەعیدەدایە لە ڕێیدەوە بێتە دەرەوە. بە کوردەکەی خۆمان پێی دەرێن ڕشانەوە، هەمووتان معلومن و دەزانن کە شتەکە چییە. بابین سەرەتا باسی بیسیک ئەناتۆمی ئەن فیسیۆلۆجی ئەو بابەتەی بکەین. ئەگەر تەمەشایەکی ئەوە بکەین، هەروەکو دەبینین ئەوە برینە، باشە؟ لە برین بەکامل ئەمە پارچەکمان هەیە، ئەو پارچەیان باشە کە دابش دەبی لە بۆ سێ بەش: مید برین، پۆنس ئەن مێدوڵە ئۆبلنگاتە. باشە؟ لێرکوانە ئەمە ئیشمان بە چیە زیاتر ئەوی باز دەکەم ئەناتۆمیەکە لەوانەیە ئەناتۆمی ئەنگۆ باشتر دەخینن. باشە؟ ئەوەشان سێربرال دەکتە، ئەکویدەکتە یاخود ئەکویدەک ئۆف سیلڤس، ئەوەشان فۆرت ڤێنتریکڵە. ئەمە معلومە چار ڤێنتریکڵمان هەیە لە ناو مێشکماندا، ئەوە لە بلوچی ئێستا دەخیندرێت. بابین بزانین ڤۆمیتینگ چۆن دروست دەبێت. ئەمە بەشێکمان هەیە لە مێدیولا ئۆبلنگاتە. باشە؟ دووشتی زۆر سەرەکیمان هەیە، یەکەکیان CTZ-ە. CTZ واتە چ؟ واتە کیمۆ ریسێپتەر تریگەر زۆن. ئێستا ڕوونی دەکەینەوە لەو ناممان لێنێ. دووەمیان پێی دەگوترێت ڤۆمیتینگ سێنتەر. ڤۆمیتینگ سێنتەرەکە لە ئەنتیریەر پارتی مێدیولا ئۆبلنگاتەیە، واروها CTZ-ەکە دەکەوێتە لای پۆستیریەر، لای فۆرت ڤێنتریکڵ. باشە؟ ئەوە CSF تێدایە، سێربرۆسپاینال فلویدی تێدایە. باشە؟ واروها بڵەتیش بەو مەنتیقانەدا دەڕوات. ئەوە لە بەچ گرنگە کاچێک دکتۆر. با ئەمە جارێ بزانین ڤۆمیتینگ کو دروست دەبی، میکانیزمی ڤۆمیتینگ کو دروست دەبی، ئەسڵەن کو ئینسانە گوێ لێ دەکەوە بڕشێتەوە. چەند ڕێگایەک هەیە. یەک لەوانە ئیمۆشنال و سترێسە، باشە، کە لە مێشکەوە ئیعاز دەنێری لە بۆ ڤۆمیتینگ سنتەر. شتێکمان هەیە کە کیمۆ ریسێپتەر تریگەر زۆن دێتن ئیمبالانسێک دەبینی. ئەو ئیمبالانسە لە ناوبەین چێ؟ لە ناوبەین کیمیکەڵ کۆمپۆننتەکان. هەناوەکەی بەخۆی توی کیمۆ ریسێپتەر تریگەر زۆن واتە بە پێکهاتە کیمیاییەکان تریگەر دەکرێت. ئەو سیگناڵی دەرێنێری لە بۆ ڤۆمیتینگ سێنتەر و ڤۆمیتینگ سێنتەر وە دەکا کە ئەمە بڕشینەوە. ئەو کیمۆ ریسێپتەر تریگەر زۆنە شتەکان لە چێ دەردیاری دەکا؟ گۆڕانکاریە کیمیاییەکان لە چێ دیاری دەکا؟ لە CSF کە تەلای پشتەوە لۆژ پێچی بەستنەوە بابەتێ، و لەگەر بڵات، یعنی هەتا هۆرمۆنال ئیمبالانس ئەگەر هەبی لەوانەیە بێتە هۆکاری ڕشانەوە، یاخود مادەک لە جسم زیاد بکە. جا هەر مادەک بی. باشە؟ ئەمە لێرە چەند ریسێپتەرمان هەیە. با بچینە سەر میکانیزمەکان کە یاخود لەگەدەوە ئیڕیتیشنەک ڕوودەدا، کابرا زیادی خواردیە، یاخود ئیڕیتیشن ڕوودەدا، سوتانەوە چیگەدا، پێپتیک ئەڵسەرێکی هەیە، مشکیلەکی هەیە، ئەوانش دەبنە هۆکاریەوەی کەوا ڤۆمیتینگ ڕووبدا. یاخود لە ڤۆستیبیۆلەر واتە لە باڵانسی ناوجێ. باشە؟ لەو باڵانسی کە لەگەڵ چاویدا دێ مۆشن سیکنسی پێدەنێت. ئێستا ڕوونی دەکەینەوە ئەوش لەوانەیە بتەوەی سیگنال بنێری لە بۆ ڤۆمیتینگ سێنتەر. ڤۆمیتینگ سێنتەریش لە ڕێی سپاینال کۆردەوە دەچی کۆنتراکشنی ئەبدۆمینەل مەسڵەکان دەکا لەگەڵ دایافرامی وە دەکاکەوە ئەکسپەڵشنی ئەو گاستریک کۆنتێنتانە ببی و پێی دەگوترێت ڤۆمیتینگ. بابزانین جارێت چەند ریسێپتەر لەو منتیقەیەدا هەیە. ئەمە ئەو هەموو تایپی ریسێپتەرەمان هەیە لەو منتیقەیە. 7 تایپی ریسێپتەرمان هەیە کە زۆر گرنگە بیان ناسین. ئەوانیش مەسکارنیک ریسێپتەرمان هەیە. مەسکارنیک ریسێپتەر لە ڕێگای ئەسیتایل کۆلینەوە هاندەدرێت ستیمولیت دەکرێت. واروها هیستامینیک ریسێپتەرمان هەیە تایپ 1. واروها دۆپامینیک ریسێپتەرمان هەیە زیاتر دیتوەکەی. باشە؟ واروها سیرۆتۆنین ریسێپتەرمان هەیە. سیرۆتۆنین ئەگەم لە ریسێپتەرەکەی ناوی لێ بنین بەو شێوە دەنووسێت لە بۆ زانیاریتان 5HT. باشە؟ تایپەکەی چەندە زیاتر؟ 3. تایپی 1 و 2 و 3 هەیە، سێەکەی زیاتر لێرە. هیدی کەشیە، تایپیت کەشیە. باشە؟ 4 و 5شیە. والله تعالی أعلم. ئەگە غەڵەت نەم ئەوانیشیە. ئۆپیۆیدەکانمان هەیە. میو دڵتا ریسێپتەرەکانمان هەیە. ئۆپیۆید چییە؟ لەوانەیە زۆر جێتان لەو بگی. ئۆپیۆیدەکان، ئۆپیۆید دڕەگەکان ئەو دڕەگانن کە ئۆپیۆید ئەگۆنستن، ئۆپیۆید ریسێپتەر ئەگۆنستن. ئەو میو دڵتا ریسێپتەرانە پێیان دەگوترێت ئۆپیۆید ریسێپتەر. ئەوان ئەگۆنستن لە بۆی هانی دەدا، ستیمولیتی دەکا، وەختی وە دەکا ئازار ناهێڵی، وەکو بابەتەکانی مۆرفین. باشە؟ وە دەکا کەسێک لە خۆی دەدا ئازاری زۆرە، ئازارەکەی نامینێ. واروها نیۆڕۆکاینین 1 ریسێپتەرمان هەیە. باشە؟ ئەوش بەهۆی سەبستانس پیەوە هاندەدرێت. واروها کانابینۆید ریسێپتەر پێی دەگوترێت CB1.
باشە CB1 و CB2مان هەیە ئەوە تقریبان هەر وەبزان 20 ساڵێکە دۆزرایتەوە ئەو ڕیسپتەریان CB1 و CB2مان هەیە ئێستا باسییان لێوە دەکەن ئەوانە گرنجیان چیە ئەمە دێن ئێستا فانکشنی ئەوانە دەزانی لەو منتیقەی لە نزیک ڤۆمیتینگ سنتەر و کیمۆ ریسپتە تریگەر زۆن ئەگەر هاتوو مەسکارنیک ریسپتەر ئەگەنۆز بوو یعنی هاندرا ئەگۆنست بوو باشە نەک ئەنتاگۆنست بلۆکجنا نە ئەگۆنست بوو هاندرا ستیمولیت کرا ئەکسایتێتەری کرا ئەگە هاتوو مەسکارنیک ریسپتەر لە ڕێگەی ئەسیتایل کۆلینۆ لەو منتیقەی باشە ستیمولیت کرا یاخود هیستامینیک ریسپتەر یاخود دۆپامینیک ریسپتەر یاخود سیرۆتۆنی ریسپتەر یاخود ئۆپیۆت ریسپتەر یاخود نیورۆکانی ریسپتەر ئەوانە هەمووی دەبنەوە هۆکاری ئیندیوس ڤۆمیتینگ غەیری کانابینۆید ریسپتەر ئەگە ئەگۆنست بی واتە هان بدرێ دەبێتە هۆکاری ئەنتی ئیمیتیک دژە ڕشانەوە مەبەستمان لەوەی چ بوو مەبەستمان لەوەی ئەمە تازە گوتمان ئەوانە سیگنال دەنێرن لە بۆ ڤۆمیتینگ سنتەر غێر ئەو سیگنال لە ڕێگەی چیەوە دەنێردرێت لە ڕێگەی دەمارەکانەوە باشە و لە ڕێگەی ریسپتەرەکانەوە لە ڕێگەی هۆرمۆنەکانەوە ئەوانش بریتین لەوانە ئەو عەودانەیان بزانن بابین باسی ئەنتی ئیمیتیک دڕەگەکان بکەین تازە ئەم باسم کرد گوتم ئەو تایپانەی کە هەیتمان ئەو پێنجیان لەگەڵ وەشیان ئەوانە ئەگۆنستەکەیان دەبتە هۆکاری ڤۆمیتینگ کەواتە ئەمە دەبی چیان لێ بکەین لەوەی ڤۆمیتینگەکەی ڕابگرین بیکەینە ئەنتی ئیمیتیک دەبی بلۆکەجیان بکەین دەبی بلۆچیان بکەین باشە کەواتە ئەو شتانەی کە بەکاردێ لە بۆ ئەوەی کەوا ببێتە ئەنتی ئیمیتیک دڕەگ بازارێ شتێکتان پێ بڵم هیچ شتێک 100% نییە لەو ریسپتەرانە هیچ کەسێک نازانی بزەوت ئەو ریسپتەرانە دەکەونە چێندەری کیمۆ ریسپتە تریگەر زۆن و ڤۆمیتینگ سنتەر بەڵام زیاتر مەسکارنیک ریسپتەر و هیستامینی ریسپتەر زیاتر بە تایبەتی مەسکارنیک نزیکە لە کیمۆ ریسپتە تریگەر زۆن بەڵام شوێنەکەیان بە شێوەیەکی عام دیاری نەکراوە بە وردی بابین باسی بکەین ئێستا دڕەگەکانمان چیە ئەوەی لەوانەیەدا دەخندرێ ئەنتی ئیمیتیکەکان مەسکارنیک بلۆکەرەکان ئەمە گوتمان M1 ریسپتەر ئەگۆنست دەبتە هۆکاری ڤۆمیتینگ ئەدێگە بلۆکمان کرد دەبێتە هۆکاری ئەوەی کەوا ئەنتی ئیمیتیک بی وەکو چێ ئەترۆپین باوترین مەسکارنیک بلۆکەرە باشە پاراسیمپەتاتیکی بلۆک دەکا واروەها هایۆسین زۆر بەکاردێ ئاگادار بن هایۆسین ئەمە بە شێوەی پاچش هەیتمان سکین پاچ ئەو کەسانی کە مۆشن سکنیسیان هەیە کە دەستە ناو سیاری قەلبی تێک دەچی هایۆسینی بەکاردێنی باشە هایۆسینی بەکاردێنی ئێستا زیاتریش باسییان دەکەین یاخود هیستامین بلۆکەر هەمومان دەزانی هیستامی دەبتە هۆکاری دیزنیس بەڵام هیستامین تەبیعەتە چی هەیە نۆزیا و ڤۆمیتینگ کەم دەکاتەوە ئەدو بابن لێرەکان نۆتەکتان دەمن لێرکوانە باشە وەختی ئەمە باسی ئەنتی ئیمیتیک دڕەگەکان دەکەین بەعام باسی NV دەکەین NV یانی چێ یعنی نۆزیا ئان ڤۆمیتینگ زۆر جار لە کتابەکان بەو شێوە دەنووسێ N خەتەک V لە ساید ئیفکتەکان ئەوە یعنی ساید ئیفکتی نۆزیا ڤۆمیتینگیە نۆزیا ڤۆمیتینگ لە چ ڕێگەیەک ئەمە چارەسەریان دەکەین هەمان شتن باشە چکە یەکەم جاکابرا تووشی دڵ هەڵچوون دەبی ئەو وەختی دەڕشێتەوە ئەغلەبی جار بەو شێوەیە هیستامین بلۆکەرەکانمان هەیە وەکو دایفین هایدراماین باش بەکاردێ سایکلیزین زۆر باش بەکاردێ دۆکسیلامین ئەویش زۆر بەکاردێ هیستامین بلۆکەرەکان زۆر بەکاردێن ئاگادار بن H1 نەک H2 واروەها سیرۆتۆنین بلۆکەرەکان هەر ناوەکەی زۆر لە خۆ نزیکە سیرۆتۆنین بەست ئەکەی بیبە ئێرکوانە دەبتە سیترۆن ئۆندا سیترۆن گرانی سیترۆن ئەوانش بەکاردەهێنرێ وەکو ئەنتی ئیمیتیک بلۆچی وەمان کرد بلۆچی دۆپامین دیتو ریسپتەری بکەین بە تایبەتی زۆر بەکات بێ مێتۆکلۆپرامایت زۆر بەکار بێ دۆمپێریدۆنیش زیاتر بەکاردێ ئێستا چکە لیسەر ساید ئیفکتی هەیە ئەو باشترە لە هەندێک حاڵەت وەروەها هالۆپێریدۆلش لە ئافرەتی دووجیان زۆرجار بەکاردێ واروەها چی دیکەمان هەیە لێرکوانە ئۆپیۆیدەکان ئەمە ئۆپیۆید ئەگۆنستە لە بۆ ئەو بابەتانە لە بۆ ریلیڤی پێین لە بۆ کەمکردنەوەی ئازار هیچ شتێک وامان نییە بلۆچ بکە لێ ئەوەی لێ دەگەڕێن بەڵام ستەکەین ئۆپیۆیدی نادێنی مۆرفین وشتی نادێنی لۆی کەسەکە تووشی ڕشانەوەی ببی ئەگەوانەمان هەبوو قسەک ڕای دەگرین باشە عسب ئەو پێینی کەسەکە هەیتی ماوەڵ دەکەین شتێکە بدێنین پەنکیلێرەچکە بدێنی غێری ئۆپیۆیدەکان کاتەوە تەنها ڕاگرە بلۆکێجمان نییە نیورۆکاینین بلۆکەر نیورۆکاینین ئەو سەبستانس پیمان هەیە کە پێیوە دەنووسێ بەو ریسپتەرەی دەبتە هۆکاری ئەوەی ڤۆمیتینگ بی شتێکمان هەیە پێی دەگوترێ ئەپریپیتانت کەلیمەی پیتانتیان پێوەیە باشە ئەپریپیتانت ئەوەیان نیورۆکاینین بلۆکەرە واروەها یەک شتێکەمان هەیە ئەمە گوتمان CB1 کانابینۆید ریسپتەر ئەوەیان ئەگەر هاتوو ئەمە ئەگۆنستمان کرد یعنی ستیمولیتمان کرد دەبتە ئەنتی ئیمیتیک ڕەنگەکەی جیالۆکانین کە ئەو فەرقیە لەگە هەمیان ئەوانش بە بیلۆن دەناسرێتەوە نابیلۆن و
درۆ نابیلۆنەکە زۆر باوترە باشە نابیلۆن زۆر باوە ئەڤەرمان هەیە ئەڤەر چیە هەندێک دەرمانی کەمان هەیە کە میکانزم ئۆف ئاکشنەکەی دیار نییە وەکو کۆرتیکۆستیرۆیدەکان یعنی خودی ئەو دەرمانە کۆرتیکۆستیرۆید لە بۆ هەندێک دروست نەکرێت کۆرتیکۆستیرۆید ئەمە دەزانین ستیرۆیدەکان ئەنتی ئینفلامەیتەری دراگن پرۆستاگلاندینی کەم دەکاتەوە ئەدی چی عیلاقی لە کەمکردنەوەی ڤۆمیتینگ و نۆزیای هەیە نازانرێ بە تەواوەتی زۆر جار بە تەنێش بەکار نایە ئەو سێیان بە تەنی بەکار نایە لە بۆ ئەنتی ئیمیتیک لەگەوانە بەکاردێ پۆنتێنتی ئەکشنی وانە دەکەوە دەکە ئەکشنیکانی وانە بەقوەتربی باشە بێنزۆدایازیپین ئەویش بەکاردێ وەروەها ڤایتامین B6 باشە ئەویش بەکاردێ ڤایتامینەکان بەعام ساید ئیفکتیان زۆر کەمە لێ ڤایتامین زۆر جار دکتۆرەکە دەنووسی کانابینۆید ئەمە باسمان کرد ئەو دیان تەنها ئەو ئەگۆنستەوەکان کە هەمویان بلۆکردن ئاگادار بن قسەکەی دەکەمەوە چ دەبتەوەی نۆزی ئەم ڤۆمیتینگ ئەسیتایل کۆلین لە ڕێگەی بەسکارنی ڕسێپتەر هیستامین هەڵوەتر باشە سیرۆتۆنین و هەروەها سیرۆتۆنین ئەو زۆر جار لە معیدەی دەردەدرێت باشە خانە تایبەتمان هەیە کە دەری دەدا کە تووشی دامێژ دەبی دۆپامین و ئەو بابەتانەی دیکەش با بەردەوام ئینشاءڵڵا لێرکانە دێن باسی حاڵەتە چی دەکەین لە حاڵەتەکانی نۆزیا و ڤۆمیتینگ چەند حاڵەتێکمان هەیە کە زۆر باوە وەختە خەرک دلی تێک دەچی و دڵی تێک هەردێ و دەڕشێتەوە وازە و نووسینە زۆری بینن هەر بە ئاسانی بەس جەم لێ ڕام بگرن پێویست ناکە دوای بچنەوە سەر لێکچەرەکەی ئەمە مۆشن سکنسمان هەیە وەرم بە پاتۆفیسیۆلۆژی مۆشن سکنستان پێ بڵێم مۆشن سکنس بە کوردەکە یعنی کەسێک کە تووشی کە سواری سیارێ دەبی سواری قتاڕەش دەبی سواری پاسەچی دەبی سواری تیارەچ دەبی لەناو پاسی قەلبی تێک دەچی دەڕشێتەوە ها زۆر جار دەبینین کەسێک ناو سیارەیان ناو تەکسی قەلبی تێک دەچی بە تایبەت ئافرەت باشە کەوان هۆرمۆنەل ئیمبالانسینشیان هەیە لە ڕێگەی کیمۆڕیسپتە تریکەرزۆنەوە یعنی قسەک زیاتر تووشی ئەو بابەتانە دەبن باشە مۆشن سکنس ئەو بابەتەیە یعنی کەسەکە دەستە ناو سیارێ ها مۆشن جوڵە بەو جوڵەی کە ناو سیارەکەی ناو پاسەکەی هەیە تووشی ڕشانەوە دەبی ئەوە کوڕ دەدا میکانزم ئۆف ئاکشن ئەمە دوو میکانزمان هەیە ئەوە لەو ڕسمی زۆر جوان دیار نییە باشە میکانزمەکمان لە ئایە لە چاوی کەسەکەیە میکانزمە چکەمان لە گوێی کەسەکەیە لە بۆ چ دەڕوا لە بۆ سێری بیلەم ئیشی چی هەمومان دەزانین مێشکۆڵە ئیشی باڵانسی جەستەیە باڵانسی جەستە ڕادەگری ئەو سیگناڵانی لێ دەڕوا ڤیژوەڵ ئینفۆرمێشنی لۆ دەڕوا لە ڕێگەی چاویەوە باشە وەروەها ڤێستیبیولەر ئینفۆرمێشن ئەمە هەمومان دەزانین ئەمە لە ناو جێچمان هەیە کۆکلیەرمان هەیە ئەو کەوانەیە وەروە ئەو جۆگەیانەمان هەیە کە پێی دەگوترێت ڤێستیبیولەر نێروەکان بەرپرسن لە باڵانسی جسم بەرپرسن لە باڵانسی جسم ئەو کەسانی کە زۆر بە دەوری خۆیان دەدەسوڕێنەوە سەریان جێژ دەخوا ئەوانە زیاتر بەهۆی ڤێستیبیولەریە ئەو جە ڤێستیبیولەر و کۆکلیەر پێکەوە یەک دەگرن دەبتە ڤێستیبیولۆ کۆکلیەر نێرڤ کرینەل نێروی ڕقم 8 باشە ئەویان دەستە ڤێستیبیولەر نیوکلیەس و پاشانەکە دەستە سێریبیلام لەگەڵ ڤیژوەڵ ئینفۆرمێشن لەوە میزماچەک ڕوودەدا ینی تێکنەگەیشتنەک ڕوودەدا لەبەرچە زۆربەی جار ئەو کەسانە کویان لێدێ ئەگەر لە شوێنێکی داخراوی ناو سیارەکەی بن یان مۆبایلێکی لە دەستیان کتابێکی لە دەستە شتی دەخینتەوە لەو حاڵەتی چاوی ئینسانی چاوەکە پێ دەڵێ کاکە ئەتو لە شوێنێکی ڕاوەستای سەقامگیری و ڕاوەستای تەواو یعنی ناجوڵی گوێی ئینسانیش لە ڕێگای گراڤیتیەوە ئەو موانەی ناوەی دەجوولێ دەرێکها کە ئەتو بە خێرایی 80 کیلومتر لە سەعاتە چوانە دەڕووی ئەتو پێ دەرێت و لە خێرای 80 کیلومتر لە سەعاتە چی دەڕووی چاویشت پێ دەڵێ ئەتو ناجوولێ ئێلەوە حاڵەتی میسماش ڕوودا و جسمی ئینسانەوەی لێدێ لێرکان لە سەری بلام سیگنال دەنێری لە بۆ کیمۆڕیسپتە تریگەرزۆن ئەویش دەستی سیگناڵی چین دەنێری لە بۆ ڤۆمیتینگ سنتەر ئەویش دەبکاتەوە دەبێتە هۆکاری ڤۆمیتینگ ڕشانەوە ئەمە دێنستەکەین ئەو سیگنالە لە ڕێگای چیەوە دەچی واز لە چاوەکەی بینە ئەمە ئیشمان بە ڤێستیبیولەرکە چکە جێمان پێمان دەرێ ئەمە دەڕۆین ئەمە دەمانێت ئەو شتەی تەرککەین باشە ئەو وەکو نەسیحەتێک ئەو کەسانێک ئەوهان لێ دێوا باشترە لە پێشەوەی سیارەی دانیشن و تەمەشای دەرێ بکەن لۆ کە ئەتو دەبینی سیارەکە دەڕوا بە چاوت دەبینێ ها ئەو شەقامە لە بەرت دەڕوا بە تایبەتی جامی تێنیشتەکان و پێشەوە نەزڕەشی زیاتر تەبی لە بۆ تەمەشاکردن ئەو وەختی یانیەوە لە ئەزمموی خۆمەوە ئەو شتەی باز دەکەم و عیلمیشە ئەو وەختی ئەتو چاویشت پێت دەرێ ئەتو بە خێراییەکی زۆر دەڕۆی جێشت پێت دەرێ هیچ مشکلەکەت نییە بەزەنکا بە خۆم جارێک سیارەکەمان سندوقیە بوو لە پشتەوە پارمدا بووە پاوەڕکە سەر سوڕانە چوو هام توش بوو درم و هات تێکدا ئەوە دەبوو لەبەر چ بوو لە هەر لە بە ئەو مەوزوعی بوو چاوم قەپات کرد بوو یان جار وەیە چاوم دەیگوت ڕاوەستە هیچ مشکلت نییە وەروەها جێشم ڤێستیبیولەر دەیگوت و دەجوولەی دێنستەکەین لێرکوانە لە ڤێستیبیولەر نیوکلیەس و لەو پاثوەی لە ڤێستیبیولەر پاثوەی ئەمە چ ڕیسێپتەرێکمان هەیە هیستامینی ڕیسێپتەرمان هەیە لەگەڵ مەسکارینی ڕیسێپتەر قوربانی ساوتان بەس ئەو دووەمان هەیە باشە MH
وبراكم ناي محمد حسين ومجرد دري ام اتش باشا ام اتش مان هي مسكارنيك ريسبتور وهستامينيك ريسبتور او دو مان هم اما دينستكن او دوي بلوك دكن او دوي بلوك دكن كورا قربان تام دكتور لو هنا وكابرا موشن سكنسي نتم برين اما دوبامين بلوكري دديني دوبامين ريسبتور بلوكري دديني غيري او دو بكار زياده شتيكاش بكار لبو بقوت كرني او دوي باشا تبى كاردي استاكا عاطم مشاكل اللي يكون الارستال كون الرجال بس كان الريسبتور يستعمل لرجاي اتش 1 ريسبتور او دو عكس دكينو اما انت يستعمل شي ددينه لقى انت ماسكارينيك بس او دو شتي ددريتي او تلي كانش باس ما كرديا داشتاني كورتيكوستيرويد كان ددي لبو باقوت كني او شتي بس باسي دوبامينيك بلوكر او بابتانا مكان كان بينو دي جيدا لوريها باثويكي اغونستيكي فوميتينغ انا نهلي انتي ايميتيشي بلام اگدار بن بس سرچی ترینیان او دونه بتایبەتی ماسکارینیک با بەردەوام بین باسی موشن سکنسمان کرد ئێزە دەین باسی کیمۆتێرەپی ئیندیوسینگ ڤۆمیتینگ دەکەن ئەو کەسانی کە کیمۆتێرەپی وەردەگرن کیمۆتێرەپی ئەوانە دایمەن سایتۆتۆکسیک دراگن ئەنگوە دەکەن خانەکان تووشی ژارایی بوون بن و ناو دەچن هەندێکی کەس زیاترەوانەی تووشی سەرەتا بوونە دەیاندرێتیان لۆی خەلایەکانیان زۆر گەشەنەکە خانەکانیان یاخود رادیۆثێرەپی وەردەگری لە ڕێگەی رادیشن تێرەپی ئەوانە هەمووی ئەو شتیانی نووسیتم هەمویان باشە بەبنەی میکانیزمەکەی کووە ئەگە تەمشاوێکن ئەوە پارچەکمان وەگرتێن لە گاستریک باشە لە GIT حتا لە سمۆڵ ئینتێستن ئەو بابەتانە زیاتر باسی گاستریکی دەکەین لێرکوانە مەچمانەیە خانێکمانەیە پێ دەگوتێ ئینتیرۆکرۆمافین سێڵ ئەو ئینتیرۆکرۆمافین سێڵە کاتێک لە ڕێگەی کیمۆتێرەپیەوە لە ڕێگای سایتۆتۆکسیک دڕەکەکانەوە دەرمانی دەدەینێ خانەکە کچێک تێک دەچی وە شتێک دەچێت دەردەدا سیرۆتۆنی دەردەدا 5HT 5H یەکەش زیاتر دەچی بە 5HT3 تایپ 3 ڕیسپتەرەکەی وەدەنووسێ ئەوەیان لە ڕێگەی ڤێگەس نێرڤۆ ڤێگەس ئەفرێن نێرڤەوە دەگەڕێتەوە دەستە ڤۆمیتینگ سنتەر و لێوە دیسانەکە تووشی ڤۆمیتینگمان دەکات شتێک کەشمان هەیە ئەمە هەر ئەو کیمۆتێرەپی بەکاردێنین لە بۆ کاملی جسم لە باشەکان کێ جسم بوون لە مێشکدا دۆپامین دەردەدرێ لەو حاڵەتی دۆپامین زیاد دەکات سەبستانس پی کاتە خانەکان تێکی دەچن شتێکی دەردەم پێ دەگوترێت سەبستانس پی کە لە ئینفلامێشنی ئەو بابەتانە هەیە ئەویان بە نیورۆکاینین 1 ریسپتەرەوە وەدەنووسێ دەبتەوە کاری ڤۆمیتینگ دۆپامینەکە هەروەتر بەدی تو ریسپتەرەوە دەنووسێ ئەوە سیرۆتۆنینەکە هەروەتر باشە ئەوانە دەبتەوە کاری ڤۆمیتینگ ئەمە دەینستەکەین حەکسی ئەو شتانەی دەدێنێ ئەنتی سیرۆتۆنین دێنێ باشە ئەنتی دۆپامینی دەدێنێ ئەنتی نیۆڕۆکاینین 1 بلۆکەری دەدێنێ باشە ئەنتی ینی با ئەنتەکەی بەکارنێنم نیۆڕۆکاینین 1 بلۆکەری دەدێنێ سیرۆتۆنین بلۆکەری دەدێنێ دۆپامینیک بلۆکەری دەدێنێ باشە ئەوانە بلۆک دەکەین لۆی کەسەکە تووشی ڤۆمیتینگ نەبی ئەم جۆ ناوەکراوەکە چیە CINV باشە کیمۆتێرەپی ئیندیوسینگ نۆزیا ئەن ڤۆمیتینگ کیمۆتێرەپی ئیندیوسینگ نۆزیا ئەن ڤۆمیتینگ با بەردەوام بین ئێستا باسی چەند شتێکمان کرد باسی مۆشن سکنسمان کرد کە کەسەکە ناو سیارەی قەلبی تێک دەچی باسی ئەومان کرد کەسانی کە سەرەتانیان هەیە زیاتر کە کیمۆتێرەپی وەردەگرن لۆ تووشی ڕشانەوە دەبن ئەو جارە باسی ئەوەی دەکەین کە کەسێک کاتێکەوە تووشی حمل دەبی ئافرەتان لۆ لە فێرست ترایمستەر زیاتر بەتایبەتی هەفتەی 4 لە بۆ 16 تووشی نۆزیا ڤۆمیتینگ دەبن باشە 150 ئەوەی دەبین هاتە لە قەدیمی خۆشمان ئەگە کەسێک دری تێگەر چوبی ئەوبی تازە بووەوە درێن نەوەڵما پێ دەکەن یانی پیرۆزەوە تو گیان بووی باشە ئەوە لە بەچ ڕوودەدا میکانزمەکەی بەو شێوەیە ئەمە باسی کیمۆریسپتەر تریگەر زۆرمان کرد کە گوتمان ئیمبالانسی تێک دەکا و ئەو زە سیگناڵەکەی دەنێری لە بۆ ڤۆمیتینگ سنتەر لێرکوان لە CSF و یاخود لە بڵەت ئەمە هۆرمۆن دەڕژێتە ناو بڵەت کاتێک ئەو ئافرەتە حەملی دەبی فکرەکە زیاتر ئەوەیە هیومان کۆرتیکۆترۆپین هیومان کۆڕایۆنیک گۆنادۆترۆپین زیاد دەکا باشە ئەو هۆرمۆنانەی کە لە پریگنانسی هەنە لەگەر ئیسترۆژین زیاد دەکا پرۆجسترۆن زیاد دەکا ئەوانە بە ڕێژەی زۆر زیاد دەکەن کە ئەوانە زیاد دەکا لە خین کیمۆریسپتەر تریگەر زۆنەکە ئەکتیڤیت دەبی و ئەکتیڤیتی ڤۆمیتینگ سنتەر دەکا و دەکاتە ڤۆمیتینگ لایەنە چکەمان هەیە کەسە چکەمان هەیە دەرێن ینی هەندێک دکتۆریتکەمان هەیە دەرێن ڕێ چکەشێک کە کەسەکە تووشی نۆزیا ڤۆمیتینگی دەرێ ئەو چێ دەرێ ئەو سایکۆلۆجیکەل فاکتەرەکانە ئەمە گوتمان سترێسەشەتە تووشی ڤۆمیتینگمان دەکا باشە گوتمان لە برین ڕادێتەوە لە بووی ئەوان چنە دەرەجار وەیە ئەو کەسەکە تووشی ئەوەی دەبی تووشی ئیمبالانسێک دەبی لە ناحبین گلوتامیت و گابا چێ گلوتامیت ئەویان ستیمیلیتەریە
گابا ئینهیبیتەریە ئەوانە لە نیورۆنەکان ئەوە ستیمولیتی نیورۆن دەکە ئەوە ئینهیبیتی دەکە پێویستە باڵانسە چ چاکمان نابین وی هەبی باڵانسی وی زیاتر لە ڕێگەی چیەوە ئەوە دەکرێت ڤایتامین B6 ئەها گوتمان ڤایتامین B6 میکانزمەکەی زۆر دیار نییە بەڵام یەک لە فکرەکان ئەوەیە ڤایتامین B6 دەبێتەوە کاری باڵانس نابین گلوتامێت و گابە لێ بۆ ئافرەتی لە ئێرلی پرگنانسی زۆر جا ڤایتامین B6ش لەگە دەنووسن لەگەر دەنووسن ئەوکان کەش بەکاردێ ئەوکان کەش زۆر بەکاردێ بە تایبەتی چ بەکاردێ ئەنتی هیستامین بەکاردێ ئەنتی هیستامین لۆ چکە ئەویان زەڕی زۆر کەمە ئەو زۆر بەکاردێ باشە لە پرگنانسی دوایش باسی دەرمانەکان کە دەکەن حاڵەتێکمان پێ هەیە پێ دەگوترێ هایپەر ئیمسس گراڤیدارم هایپەر ئیمسس گراڤیدارم ئەویان چیە ئەوە حاڵەتێکی زۆر سڤیرە کە منۆزم ڤۆمیتینگ دیورین پێگناسی لەوانەیە ماڵ بی لەوانەیە مۆدرێت بی لەوانەیە سڤیر بی ئەو چە سفیر کەسەکە ئەو ناوەیان هەیە ئەوە دەبتەوە کاری ئەوەی کەسەکە ڤۆمیتینگەکەی گەلە زۆرە وەزنی زۆر دادەبەزی دیهایدرێشن دەبی ئەلکتریکەل ئیمبالانس دەبی جاروێ هەتا مندارەکەی لەبار دەچی ئەوەندە وەزنی دادەبەزی و تووشی حاڵەتەی خراپ دێ لێ زۆر پێویستە سەردانی دکتۆر کاگەر ئەرشانەکەی زیاد لە حەد بوو لۆی چارەسەر وەربگری باشە لۆی ئەنتی ئیمیتیک دڕەکەەکانی پێ بدرێ ولو حالات زۆر دەنگمەنیشە تاڕەدەچی باش هایپەر ئیمسس گراڤیدرم ئللا سڤیر کەیسەکان ئەو حاڵەتیان پێ دەگوترێ تایپەچکەمان هەیە باسی مۆ سکنیسمان کرد ئەوانی ناوساری قەڵبیان تێک دەچی باشە باسی کیمۆثێرەپیمان کرد یاخود ئیروتیشن یاخود پێپتیک ئەڵسەریش هەتا یان لێرکوانە دەتانی میکانیزمی پێپتیک ئەڵسەریش باس بکەی یان کەسەکە خواردنێکی زۆر خراپی خواردبی باسی پریگناسیشمان کرد ئەڵی فێرست ترایمستەر زیاتر وەروە ئێستا دێین باسی پۆست ئۆپەرەیتیڤ دەکەین پۆست ئۆپەرەیتیڤ یعنی دوای عملیات لەبەرچم ئەمە هەندێک ئەنەستیزیامان هەیە هەندێک بەنجمان هەیە ئەو بەنجانە ئیمتیک لایک ئەکشنیان یعنی حەزیان لێیە کەسەکەی تووشی ڕشانەوە بکەن تەبیعەتی دەرمانەکان وەیە ساید ئیفێکتەکەیان بریتە لە نەوزیا و ڤۆمیتینگ باشە لێ لە 24 ساعتی پاش هەنجی کەسەکە تووشی ڕشانەوەی دەبی زۆر زاروێ PONV باشە پۆست ئۆپەرەیتیڤ نۆزیا ئەم ڤۆمیتینگ زیاتر لە منداڵان و لە ئافرەتان ڕوودەدا ئەو شیان گرنگە کە بزانن لەبەرچێت لەبەر ئیمیتۆجینیک دڕک ئیمیتۆجینیک دڕک وەکو ئەنەستێژیاکان کە زۆر جار بەکاردێ کە ئیمیتۆجینیکن دەبتەوە کاری نۆزیا ئان ڤۆمیتینگ یاخود تووشی و ئینجریەک دەبی کە ئەو تووشی و ئینجریە بی ئینفلامێتەری میدیەتەرەکان دەردەدرێ باشە سەبستانسپی دەردەدرێ یان شتەکان کە دەردەدرێ وەختی تیش و ئینجری دەبی ئەمە دەزانین ئەو شتانی ناو خانەکە نەدێتە دەرێ ئەوەش دەبتەوەی کیمیکال ئیمبالانسەکە دەستە کیمۆریسپتەر تریگەر زۆن ئەوش دەستە ڤۆمیتینگ سنتەر و دەبێتەوە کاری ڤۆمیتینگ بابەردەوام ئەگەر تەمەشاکەین ئەو خشتێکن ئەو خشتە ئەو بابەتی ئەو ڕۆمانی هەموو تێدایە باشە باوێن لێرکوانە بە ئاسانی باسی هەر هەمویان بکەین جەماعەت یەک نۆتی کچکە لێرکوانە هێشتا نەچوومە سەریشی بەسەر باسی بکەین ڤایتامین B6 پێی دەگوترێ پایریدۆکسین پێی دەگوترێ پایریدۆکسین ناوەکەی تکەی پایریدۆکسینە باش بابین باسی ئەو دەرمانانە بکەین کە باسمان کرد نۆ دەرمانمان هەیە لە ئەنتی ئیمیتیک دڕەکەکان ماسکارینیک بلۆکەر وەکو ئەترۆپین و هایۆسین زۆر بەکاردێ جەماعەت هایۆسین زۆر بەکاردێ ئەوە میکانزمەکەیتی ئەوەش ئەدڤێرس ئیفێکتەکەیتی گوتمان ماسکارینیک و هیستامینیک لە بۆ چ بەکاردێن ئاگدار بن جاروێ بە تەنها بەکاردێ کابرا مۆشن سکنسیە بەس هایۆسینی بەکاردێ جاروێ بەس ئەنتی هیستامینی دەدرێتێت جارژوێ هەردووچی پێکەوە دەدرێتێت لۆی ئاکشنەکەی بەقوتر بی باشە ئەوانە هەردووچیان لە بۆ چ بەکاردن مۆشن سکنس وەروەها گوتمان هیستامین بلۆکەر لە بەرۆی تەواوەک ینی سەیفاتەکەی باشە لە بۆ پریگناسیش بەکاردێ بە تایبەتی سایکلیزین و میکلیزین ئەو دویان گرنگن سایکلیزین و میکلیزین لە بۆ پریگنانسی بەکاردێ زۆر ئاگدار بن ئەوە کانیکە سیرۆتۆنین بلۆکەرەکان باشە گوتمان سیترۆنیان پێوەیە ئۆندا سیترۆن گرانی سیترۆن ترۆپی سیترۆن ئەوانە سیرۆتۆنی ڕسپتەری بلۆک دەکەن ئەوە لە چ بەکاردێ ئەمە باسی ئەومان کرد کە ئینتیڕۆکرۆمافین سیاڵەکان لە وەختی کا سەر کیمۆثێرەپی دەبنەوە کاری ڤۆمیتینگ لەبەر سیرۆتۆنی دەردەن لێ لەو حاڵەتی بەکاردێ لە حاڵەتی کیمۆثێرەپی کە کەسەکە چارەسەری کیمیایی وەربگری یاخود رادیۆثێرەپی وتە لێرکوان نووسرا رادیۆثێرەپیش وە لە پۆست ئۆپەرەیتیڤیش بەکاردێ پۆست ئۆپەرەیتیڤ لۆ کە خانەکان هەروەتر تێک دەشتێ سیرۆتۆنینەکانیان دەردەرچی لەبەر تیشی و ئینجری باشە وەروەها دۆپامینیک بلۆکەر دۆپامینیک بلۆکەرەکان لە بۆ چ بەکاردێ لە بۆ ئەو کەسانی کە زیاتر دڕەگەچیان بەکارهینەیە ئەو دڕەگە ئاترۆجینیک یعنی بەهۆی دڕەگەکەەوە تووشی ساید ئیفێکتی دڕەگەکەی بریتە لە نەوزیا ئان ڤۆمیتینگ لێ ئەمە دۆپامینیک بلۆکەریان دەدەینێ بە
بەزاگە دەربێن ئەوانەی پارکینزۆنیسمیان هەیە نەیاندرێتەوە دوای لە NSی دەخینن لە نێرڤس سیستەم زیاتر بە خۆیان دۆپامینیان کەم دەکا ئەوە لێرکوانە باسی کردێت دۆپامین ڕسپتەر لە کیمۆتریگەر زۆن و لە ڤۆمیتینگ سنتەر و لە پۆی ڕفڵەتیشوەکان ئاگادار بن لە پێرفڕۆلش بلۆکی دەکەم لە کانسەر کیمۆتێرەپی بەکاردێ باسمان کرد چکە دۆپامینەکە لەسەر زۆر دەردەدرێت لەبەرچم تووشی ئینجری دەبی خانەکانش نیوڕۆنەکانی ناومێشک دۆپامینیان زۆر تێدا دۆپامینەکەی دەردەدەن وەروە لە پۆست ئۆپەرەیتیڤ بەکاردێ هەروەتر ئەوش گوتمان تووشی ئینجریە وەروەها لە ئەگەر دڕک ئەبیوسەک بی یاخود بەهۆی درەگەکەەوە ئاهترۆجینیک بووبی کانابینۆیدمان هەیە کانابینۆید درایڤەتیڤ نابیلۆن و درۆ نابیلۆنمان هەیە باشە کانابینۆید وە بزانام دەرێن لە 6 هەتا ڕادەکەیە ئەوانە لە چ وەختەی بەکاردێ زیاتر لە وەختێکەوە دیوت و کانسەر کیمۆتێرەپی وەختشتێکی زۆر گرنگ بە ئەویش لێرکوانە هەر ینی دەستنیشانیش بکەین چکە گرنگە شتەکەم ئەگەر ڕیفراکتەری کەیس بوو ڕیفراکتەری یعنی چ یعنی کەسەکە باشە کەسەکە دەرمانەکانکی بەکارهینە ئەو دەرمانانی بەکارهینە زۆر تەسیری لەسەر نەبووە ئەو وەختی ئەمە دێن نابیلۆن لە بۆ بەکاردێنی زیاتر یان لە کیمۆتێرەپی باسم کرد یان لە ڕیفراکتەری کەیس ئاگادار بن ئەوەیان گرنگە باشە ڤایتامین B6 پایریدۆکسین ئەوانە لە ئۆزەرەکان بوون گوتمان ئەوەکەی زۆر دیار نییە میکانزمەکەی بەڵام زیاتر باڵانسی نابینگابە و گلوتامێتی دەکات لە بەهەندی زیاتر باشە ئەویش لە چ بەکاردێ لە پریگنانسی ئاگوتمان ڤایتامینەکان دایمە سوود بەخشنە هەلێرکۆنی ساید ئیفکتی وای دانێنە سەیفە باشە سەیفە لەبەرەوەی سەیفە لە پریگنانسی باش بەکاردێ لە هەروەها لە ڤۆمیتینگ ئین چڵدرن لە بەو منداڵیشکەوان زیاتر تووشی کەمی ڤایتامین و شتیوا دەبن کۆرتیکۆستیرۆیدەکان وەکو دێکسامیثازۆن زۆر بەکاردێ باشە ئەگزەت میکانیزم ئیز ئەنکلیر هەندێک ڕێ هەیە دەرێت لەوانەیە لە بۆی پرۆستاگلاندینی چکە پرۆستاگلاندینی ئینهبت دەکەم دەزانین کۆرتیکۆستیرۆیدەکان ئەنتی ئینفلامەیتەرینە پرۆستاگلاندینی ئەوە دەکا باشە ئینهبیتی دەکە ناهێلی دروستبی هەندێکیان هەیە دەرن لەوانەیە لە بەهۆکاری هەندێ ببتێ لێرکانە دەرێت لە بۆ چ بەکاردێ کۆرتیکۆستیرۆیدەکان لە بۆ پریگنانسی لەگەر کانسەر کیمۆتێرەپی پریگنانسی کانسەر کیمۆتێرەپی شەرنێت و هەمویان بدێ بۆ نەکابرا کیمۆتێرەپی وەردەگرێت و هەموو ناوعەکانی بدێ باشە توار چەند دەرمانەی دەدێت لەوەی پۆتێنتر بی جاروێیەکی نادێت کە دەزانێت و کەسە ڕشانەوەکەی زۆر دووقلی پێکەوە دەدێ باشە وەکو گوتمان مۆش سگنە جاروێت و هەردووچی پێکەوە بەکاردێنی ئەو دووە یاخود مەسکارنیی بەکاردێنی و ڤایتامین B6 چی هەر ئەوها دەدێ دوێ قسە ئەکشنەکەی بەقوترکە باشە ئێستا ئەگەبین باسی پریگنانسی بکەین گوتمان زیاتر چی لە بۆ بەکاردێ ڤایتامین B6 کۆرتیکۆستیرۆید ئەنتیهیستامین باشە ئێرە لەگەر ئێرە باشە ئەوە کەواتە کۆرتیکۆستیرۆید ڤایتامین B6 یاخود پایریدۆکسین وەروها H1 بلۆکەر ئەو دوو دەرمانش تەکمان هەیە عەبەکمان هەیە هەم کۆرتیکۆستیرۆید هەم ڤایتامین B6 پێکەوە گرێدە لەو لەکچەرە ڕژمەکەم دانێت دەتان تەماشایکەن هەردووچی پێکەوە ناو یەک عەبیە بێنزۆ دایازیپاین و ئەوانە گابا ئینهیبیتەرینە ئەوانە لە CNS زیاتر دەخیندرێ سترێس ڕیلیتینگ بێنزۆدایازیپان ئەو کەسانی کە نەخۆشی باوها بڵێم خەمۆچیان هەیە کەسەکەن زۆر سترێس دەبشاوە خەویان لێ ناکەی ئەو بابەتانە ها بێنزۆدایازیپین و ئەوانیان دەدێن نەخۆشە تەرونەکان زیاتر سترێس ڕیلیتد ڤۆمیتینگ ئەو کەسانی کە بەهۆی سترێسەوە تووشی ڕشانەوەی دەبن دەدرێتەوەن لەگەر مینار دیزیسە شتێکی وایە لەو نەخۆشیشدا هەیە بزەبت لە منازام چیە وڵی نیوڕۆکانی ڕسپتەر بلۆکەر ئەوش گوتمان کانسەر کیمۆتێرەپی لەبەر چ لە بۆی لە کانسەر کیمۆتێرەپیەکان خانەکان سێڵدامش دەبن سەبستانسپی دەردەدرێت سەبستانسپیەکە بە نیوڕۆکانی وەردەنووسێ و دەبتە هۆکاری ئەوەی کەەوە کەسەکە تووشی ڤۆمیتینگ بی لێ ئەمەی ئەوەی بلۆک دەکەین وەکو چ دەرمانێکمان هەیە ئەپریپیتانت ئەوانش زیپامەکان بێنزۆدایازیپین ناوەکانیان لێک نزیکە بێن باسی لەکچەری کولیە خۆمان بکەین باشە بەسە لە ئێوە جارە باسی دەکەم گوتمان NV واتە نۆزیا ئان ڤۆمیتینگ گوتمان ڤۆمیتینگ و ئیمسس واتای چییە لێرکانە ئەو ئاڵەتانە هەمووی لێرکانە ڕوونکرێتەوە لێرکانە هایر برن سنتەرمان هێلوانێ بستە ڤۆمیتینگ سنتەر برێکاکە کەسەکە پێینی هەیە سترێسی هەیە ئیمۆشنەل فاکتەرێکی هەیە تووشی ڕشانەوەی بکەم یاخود هەتا بینین ئینسان هەتا بە بینین زۆر بێت تێک دەچین یعنی ئەگە کەسە خینی ببینی تەماشا دەکات دری تێک هەر دەچی دەڕشێتەوە خینی دەبینی بەچایی باشە ئەوە لە چیە لە هایر کۆرتیکەل سنتەرە یاخود هەتا کەسێک بۆ نەو ڕشانەوانە دەبینی کە خینی تێدا دەبینی کەسێک لە پێشی دەڕشێت و ڕاست کەسەکە ئەوکەیت کەش دەڕشێتەوە لۆ لە هایر کۆرتیکەل سنتەرەکە وی لێ دەکا
باشە ڤێستیبیلەرمان هەیە باسی لە لابرینیت ئەوە لە ناو جێدا هەیە باشە دوای لە بابەتی خۆی وەری دەگرن ئەوەشان کیمۆ ریسپتەر تریگەر زۆنی ئەوە دەکا کە ئیمبالانسێک ڕوودەدا لە ناوین چاو لە نەحبێنجی و لە مۆشە سیکنس ئەوش دەبێتەوە کاری ڤۆمیتینگ سنتەر ئەوش دەچی ڤۆمیتینگ کە ڕوودەدا یاخود ڤێگەڵ ئەفەرنت کە لە گاستریک ڕادێتەوە پێپتیک ئەلسەری هەیە کیمۆثێرەپی وەردەگری ئەوانە دێتەوە سیڕۆتۆنی نوشتی تێدایە دەبتەوە کاری ڤۆمیتینگ با بڵێن ڤۆمیتینگ سنتەر ئەکتیڤیت دەکات دەبتەوە کاری ڤۆمیتینگ ئینترۆکرۆمافین سێل باسمان کرد کە سیڕۆتۆنین دەردەدا ئاتە مەشاکە شتەکانی نووسی ئەنتی هیستامین لێرە بەکاردێ هایۆسین زۆر مهمە بەکاردێ لە بۆ مۆشن سکنس بە تایبەتی فێنۆدا ئەوە دیتۆ ریسپتەر بلۆکەرەکان بەکاردێن تەمەشاکەن باشە ئەوانە ڕیدۆڵ وانیان پێوەیە واروها سیترۆنەکان بەکاردێن سیرۆتۆن ریسپتەر بلۆکەکان نابیلۆن بەکاردێن واروها ئەوە لێرکوانەژەوەکان کیان نووسە ئەوە تقریبان دەتانی بری ئەو چارەسەرانە زیاتر لە بە ئەو منتیقی دانرێ بەڵام شتێکی وها نییە چینە سەر PDF-ەکەی ئیمیتیک دڕگمانێ ئەو دەرمانانەی کە دەبنەوە کای ڕشانە وەکو ئەپۆمۆرفین ئەوە قەدیم زیاتر ئەو دەرمانانە بەکارداهاتن باشە ئێستاش بەکاردێنە تەڕات دەکەن بەتایبەتی ئەپۆمۆرفینەکە بزانام زیاتر ئێستا لەوانەیە بەکاربێ وەلو ڕچی هەیە ئەپۆمۆرفین چییە وەکو ئۆپیۆیتە سیمیتنتیک دراڤێتیڤ ئۆف مۆرفین لە مۆرفینی وەرجیرا لەو پێی دەگوترێت ئەپۆمۆرفین مۆرفین چیە ئۆپیۆی دڕەگە ئەو ئۆپیۆی دڕۆکە دڵتا و میو ریسپتەری کارا دەکات لە برین باسمان کرد دەبتەوە کاری ڤۆمیتینگ لە ئۆپیۆدەکەی باسمان کرد ریسپتەرێکمان هەیە لە عەفر ریسپتەرەکەی ئەوە ئەگە بیدێ دەبتەوە کاری ئیمیتیک ئاگادار بن ئەوە ئەنتی ئیمیتیک نییە ئەوە باسی ئیمیتیکی دەکەین یعنی ئەمە کوو بە خۆمان دەرمانەکە دێنە لەوە کابرا بڕشێتەوە بەڵێ ساید ئیفکت دەرمانەکە دەبێتەوە کارێکەوەی کابرا بڕشێتەوە لە بۆی لەوانەیە کەسەکە پۆیزنینگە چ خواردی یان شتێک ئەوش ئێستا بەکار نایە ئەو شتانە زۆر CNS دیپرێشنی هەیە لەوانەیە بتەوە کاری ریسپایرێتەری فێڵەر یعنی وە دەکات CNS دیپرێشن بی ریسپایرێتەری دیپرێشن بی ریسپایرێتەری فێڵەر و هەتا دەیکوژی شتێکەمانە پێی دەگوترێ ئیپیکاک کیوانە ئیپیکاک کیوانەها ئیپیکاک بە کورتێرەکەی پێ دەکوترێ ئیپیکاک ئەو ناوە زۆر ناهێنرێ لە شوێنەکەن سروپاکمان هەیە پێ دەگوترێ ئیپیکەی ئەو شروبەمان هەیە ئێستا زۆر بەکار نایە ئێستا زۆر بەکار نایە باشە لە بەروی هەندە چندرن خراپی هەیە بەڵام لە کوردستان وەبزانام هێشتاکە هەر بەکارهێنانە تاڕات دەک هەیە ئەنی خراپەی هەیە و باشەش هەیە باوها بڵێ عەتمەنە تو دەکەی کابرا بڕشێتەوە خراپەش هەیە بەڵام لەوانەیە کابراەکە پۆیسنی نیش توش بووبی وە دەکا کەسەکە بڕژێتەوە لە ماوەی 15 خولەکی لەبەر دەکا ئیرتێشنی گاستریک میوکۆسای دەکا و دەستەکی مۆڕسپتەر تریگەر زۆنی و دەبێتەوە کارەوەی ڤۆمیتینگ سنتەر وە بکە کەسەکە بڕشێتەوە لێرکوانە کۆنترا ئیندیکیشنەکانی چنە لێرکوانە گوتمان کۆنترا ئیندیکیشن ئین ریسپایرێتەر فێلەر کە برایەکە مشکلی هەناسە هەیە بینای بیدرێتی ئەپۆمۆرفینی ئەدی لەوەی کیرۆسین و کۆرۆسین پۆیسنین جێبێ بەخۆمان لە بۆ پۆیسنینگەکەی دێنێ بەس دە و دوو مادەی نابی واروواگە نەخۆشەکەمان ئەم کۆشەزبی و ئەگەر مۆرفینی بەکاری نابێت کە مۆرفین بەخۆی هاتە دەرمانەکە ساید ئیفکتەکانی نۆزیە ڤۆمیتینگە باشە دێنە سەر ئەنتی ئیمیتیک دڕگەکان ئەویان لێکچەری کولیە زیاتر بە سەلیحی باسی دەکەین ئەمە لەسەرەوە هەموو میکانیزمەکانمان لەخوای بە زیادی باس کردین ئەوز با قسێکە هاتە ببینەوە لێرە دووبارە باسییان بکەینەوە ئەنتی ئیمیتیک دڕگ یەکەم جار باسی ریسپتەر ئەنتا گۆنستەکان دەکەین بلۆکەرەکان دەکەین سیڕۆتۆنی ریسپتەر بلۆکەرەکان گرانی سیترۆن ئۆندا سیترۆن گالا سیترۆن واروها پالۆن سیترۆن پالۆنۆسترۆن ئەوەی کەلیمەی سیترۆنی پێ بووە ها سیڕۆتۆنینی سیترۆن زۆر نێزیکە تەمەشایەکەن سیڕۆتۆنین ئەربا بینوسین بەس ئەو تە ئەی بینی ئێرە دەبتە سیترۆن باشە ها سیترۆن باشە ئەو کەتکە لێگەڕە باشە کەواتە ئەوەی بەوەی بناسەوە زیاتر ئەوە لە چ بەکاردێ لە لایەکەت کە باسمان کرد لێرەکوانە بە سەلیحی باسی دەکەینەوە لە پۆست رادیشن ثێرەپی بەکاردێ باسمان کرد لە رادیشن ثێرەپی کیمۆثێرەپی لەو بابەتانە بەکاردێ سایتۆتۆکسیک دڕگ گوتمان سایتۆتۆکسی دڕگەکان ینی کیمۆثێرەپی دڕگەکان بە تایبەتی سیسپلاتین باشە ئەویان زۆر مهمە سیسپلاتین ئەگە بەکار هاتبی ئەمە ئەو دەرمانانەی سەرێ بەکاردێنین زیاتر ئیش لەسەر چێ دەکا باسمان کرد CTZ کیمۆ ریسپتەر تریگەر زۆن گوتمان ئەو ریسپتەرانە بە تایبەتی دیارینە لە چێندر گوتمان زیاتر بەسکارینێک لە ڤێستیبیلەر هەیە لەگەر ئێرە وەروەها سیڕۆتۆنینیش زیاتر لەو مەنتیقەیە هەیە ئۆڕەلی دەدرێ و ئینجەکشنیش دەدرێ دەرمانێت کەمان هەیە وەکو میتۆکلۆپرامایت باشە ئەوانە بێنزامایدن ئەو دوێن
میتۆکلۆپرامید ئەوەیان چیە دیت و ریسپتەر ئەنتاگۆنستە دۆپامینیشی تایپ و ریسپتەرەکەی بلۆک دەکا باشە لە فینۆتایت گروپەکان نزیکە ئەوە زۆر مهم نییە زیاتر ئیش دەکاتە سەر کیمۆ ریسپتەر تریگەر زۆنی وەدەکە ئەوە لە سنترالی ئاکتینگ ئەوەشان لە پێڕفرەلی ئاکتینگ لە GIT دۆپامین لەوێن دەرج ئیشی خۆی هەیە دەبتەوە کاری ئەوەی یەک لە شتە مهمەکانی ئینکریسینگ موتیلیتی ئۆف دە ئیسۆفیگەس دەکە وەدەکە ئیسۆفیگەس و GIT زیاتر بجوولێ ینی ئەکشنیان باشتر بی لێ لە بۆ نەخۆشی جێردیش باشە تا ڕاددەک باشە ئەگە کەسەکە جێردی هەبوو جێرچێ گاسترۆ ئیسۆفیجل ریفلکس دیزیز ئەوانەی تشەتی گەدەیان دەگەڕێتەوە نۆزیا ڤۆمیتینجی هەیە جێردیشی هەیە لەو عاتڵەتی میتۆکلۆپرامایدی دەدەینێت تا ڕاددەک وەرواگە کەسەکە هیپاتیک و بیلێری دیزئۆردەرشی هەبوو مشکلەکی وهای لە بۆ دروست ناکە بەڵام ساید ئیفکتەکانی چییە ئەوە مهمە میتۆکلۆپرامید ساید ئیفکت دیسئۆردەری دەکات لە موڤمنت لەبەرچە لە بۆی ئەگە دۆپامین ئاگدار بن دۆپامین کەم ببتەوە بە ئەوها بینوسم بەو دیێ دۆپامین کەم ببتەوە هەتا بە فکتان ببینێتەوە دەبتە پارکینسۆنیزم دەبتە نەخۆشی پارکینسۆن لە NS دەخین لە بلۆکی NS دەخینن باشە لە پارکینسۆنی کەسەکە تووشی دیسئۆردەری موڤمنتی دەبی باشە تووشی دیسئۆردەری موڤمنتی دەبی وەروە سپازمۆتیک تۆرتی کۆلس ئەوەشیان چیە تویستنگ ئۆف دەنێک لە ناکاوەک ملی ئەوها دەجوولێنی ملی دەجوولێنی ملی دەجوولێنی هەنی وەکەوەی کارەبایەکی دەدەی ملی بەسەری دەجوولێنی باشە ئەوەشان هەر دیسئۆردەر ئۆف موڤمنتە ئۆکیۆلۆ جایرک کرایسس چاوەکانی لە بۆ لای سەر دەجوولێن ئەبنۆرمەڵی باشە ئینڤۆڵنتەریشە ئاگەی لە خۆنیە لەو عاڵەتە یانی کە چاوی لە بۆ لای سەرەیە بە ویستی خۆی نییە ئەوانە هەمیان هەر دیسئۆردەر ئۆف موڤمنت حسابن واروەها ستیمولیتی پڕۆلاکتین دەکە ئەویان مهمە لە بەرەوەی بڵەت برین باریەری دەبی دەبڕی میتۆکلۆپرۆمید دەبتەوە کاری ئەوەی پڕۆلاکتینێکی زیاتر دەربدرێ پڕۆلاکتین لە پیتویتەری گڵاندا دەدرێ لەو عاڵەتی دەبتەوەی گالاکتۆریا چێک کاک دکتۆر گالاکتۆریا واتە ئەو کەسە مێڵکی نیپڵ دیسچارج دەبی یعنی لە گۆی مەمچیدا شیر دێتە دەرێ ئەو جە لە هەندێک حاڵەت کە دەستی دەدەی و دەیکوشی شیرەکە دێتە دەرێ هەتا یعنی پێتان سیر نەبی هەتا لە پیاوانیشدا ها هەم لە پیاوان هەم لە ئافرەتان هەم لە منداڵانیشدا ئەو شتە هەیە گالاکتۆریامان هەیە یعنی بەخۆم ببیرم دێ هێشتا لەسانەی یعنی ڤیدیۆکم دیدانگۆ هافران پیا و شیری لە مەمشیاتیە ئەم نەم دەزانم بەزێستا تێگەیشتم ساید ئیفێکتی ئەو ڕێگانەیە زیاتر باشە میتۆکلۆپرامید کاتە مێنستروێشنیشی دیسئۆردەر دەبی ئیمپۆتێنس لەوانێ ببی گاینیکۆماستیە یعنی ئەگە پیاوبی شێوازی مەمچی ئافرەتی لێ گەورە دەبی باشە گاینیکۆماستیە دەبی ئەوەش بریتی بوو لە گالاکتۆریا ئەو جە گالاکتۆریا زیاتر بەهۆی سڕوددا بەهۆی زیادبوونی پڕۆلاکتین ئەمە پڕۆلاکتینۆمامان هەیە یعنی تیومەرێک دروست ببی لە پیتویتەری گڵاند لە بەشی ئەو بەشەی کە پڕۆلاکتینی دروست دەکە پڕۆلاکتینەکە زۆر دەبی دەبتەوەی گالاکتۆریا ئەو زۆر واشتمانێ میکانزمی ڕئیسی ئەوەیە کە پڕۆلاکتین زیاد بکە وەروە گالاکتۆریا کە کەسەکەنی پڵ دیسچارجیە لە چه حاڵەتەی بۆ نەوە ئافرەتی مشکلەی نییە هێشتا مێردی نەکردی هێشتا منداری نییە چکەگە تو مندارت بوو حتمما شیر لەمام کردی باشە لەو دەمەی کاتی شێ پێدانی منداڵەکەی بەس کابرا منداری نەبووە مشە دەکەن شیری لە مەمچی دێ بەهۆی سایدی ئیفێکتی ئەو دەرمانی دەبێ ئاگدار بن وەروەها دۆپێریدۆن ئەنلایک مێتۆکلۆپرامید لەبەرەوەی بڵەت برین باریەری نابڕی لێ باشترە و ساید ئیفێکتی کەمترە بەس ئەوەن دەمان ئاگار لێبی سمۆڵ ئینکریس ڕیسکی هەیە لە بۆ کاردیۆڤاسکولەر دیزیزەکان بە تایبەتی ئەگەر دۆزەکی زۆرمان بەکارهێنا وە کەسەکەش ئۆڵدەر پێشن بوو یعنی تەمەنێکی زۆری هەبوو باشە لێ ئێستا ڕستریکتت کریا قسەک زۆر بەکار نایە دۆپامین ئەنتاگۆنستمان هەیە ئەوانش هەر دۆپامین ئەنتاگۆنست بوون یعنی دۆپامین بلۆکەرمان هەیە ئەنتی سایکۆتیک فینۆثایازینەکان باشە بەخۆی دایمەن ئەمە دۆپامین ئەگەر زیاد لە حەد کەم بوو پارکینسۆنیزمی دروست دەکە ئەویش هەر نیورۆن ئەوە دیزیزە باشە هەر پەیوەندی بە دەماریەوە هەیە ئەگە زیادیش بوو زیاد لە حەد هەر نەخۆشی وەکی سیزۆفرینیا ئەو بابەتانەمان لە بۆ دروست دەکە ئەو نەخۆشانە ئەوانەی زیاتر ئەزینیان پێوەیە ئەم نووسم ئەژین لۆی لەبەرکەن کلۆپرۆمازین باشە لارجێکتاڵی پێدرێن لارجێکتاڵ ناوە بازرگانەکەیتی کە لە بۆ هی کەپش بەکاردێ ئەوانە هێلنجیان دێتێ باشە کلۆر پرۆمازین زۆر بەکاردێن بە دەرەجەیە کلۆر پرۆمازین بەکاردێ ئەوانەی دیکەش هەر بەکاردێن ئەزینیان پێوێن ئیفێکتەکەیان ئەنتی ئیمیتیکە لە بۆ ئەو
حاڵەتانە بەکاردێن کە سڤیرە باشە وەروە لە بۆ کانسەر و رادیشن باس ماکرەوەە بەخۆیان و باسکرد بەس بەهار ئەوەبی لە کیمۆڕیسپتەر تریگەر زۆن واروەها ئاشتەج کەشیە دۆپامین بلۆکەرەکان زۆر جاروێ بلۆکی هیستامینیک و مەسکاری نیچی دەکەن لەگە دەستی خۆیان یعنی هەرسێکی برۆک دەکەن هەم دۆپامین هەم هیستامین هەم مەسکارینی لۆژ ئەمە دەرێن لە بۆ حاڵەتە سڤیرەکان بەکاردێ واروە هاڵۆپێریدۆڵمان هەیە هاڵۆپێریدۆڵش ئەوەش دەرمانێکی گرنگە لە بۆ مەوزوعی شانەوەشتیوە ئەوش ئاکت دەکاتە سەر دیت و بلۆکەرە لە CTZ کیمۆڕسپتە تریگەر زۆن یوز لە بۆ ئەکیوت کیمۆثێرەپی ئیندیوسینگ ئیمسس ئەو کەسانی کە تازە دەست پێ دەکەن بە وەرگرتنی کیمۆثێرەپی ئەوانە ڕشانەوەشیان لەگەرە هاڵۆپێریدۆڵ زۆر بەکاردێ ئەگە دەربن هاڵۆپێریدۆڵ بینە سەر بابەتە چیکە ئەوش بریتە لە نیۆڕۆکاینین 1 ریسپتەر ئەنتاگۆنس هەتا ئێستا لەسەر ئەنتاگۆس نووسین لەسەر بلۆکەرەکانی وەکو چێ ئەوانەی کەلیمەی پیتانیان پێوەیە وەکو چێ ئەپریپیتانت ڕۆڵاپیتان فۆسا پریتانت لەگەر نیتوپیتانت بە دەرەجەیەک ئەپریپیتانت باشە ئەوانە بلۆکی سەبستانسپی دەکەن کە بە نیۆڕۆکانین 1 ریسپتەری و بنووسێ لە کیمۆڕیسپتە تریگەر زۆن لە لێکچەری دکتۆری خۆمان لە کولیۆتۆ زیاتر بەس ئەوەی نووسێ ڤۆمیتینگ سنتەرەکەی نووسێ چکەوتم لە ڕووی علمیۆر شوێنی ریسپتەرەکان زۆر بەورتی دیاری نەکرێ ئەوتە لێرکۆنە ڤۆمیتینگ سنتەرەکەشی پێکۆ نووسێ ئەپریپیتانت ئۆڕەلی دەدرێ باشە دائما لەو حاڵەتانە بەکاردێ late phase of emesis لەو حاڵەتانی کە تاخیرە باشە لە بۆ چ بەکاردێ سایتۆ تۆکسیک دڕەگەکان ئەو حاڵەتانی کە باسمان کرد کیمۆ ئەوەی وەگرتبی دەرمانی چیمیایی وەرگرتبی کەسەکە باشە کیمۆثێرەپی وەرگرتبی سەبستانسپی زیاد دەکە سەبستانسپی زیادکە مەدەینس دەکەین ئەوەی بلۆک دەکەین لۆی سەبستانسپیەکە پێوە دەنووسێ فۆسا پریپیتانت بەو پریە لەبەرکەن ئەوە پرۆدرەگ دەزانن چییە لەوانێ بەشەکتانە ناسن باشارئیکەینەوە پرۆدرەگ ئەوەیە دەرمانەکە ئینئەکتیڤە بەخۆی یعنی ئەو دەرمانە ئێستا ئینئەکتیڤە وەختی بە بایۆترانسفۆرمێشن دادەڕوە ئەو وەختی ئەکتیڤ دەبی دەرمانی ئەحتیادی کە دەیخۆی دەستە جگەر کە مێتابۆلیزم دەکە بایۆترانسفۆرمێشن دەکە ئینئەکتیڤ دەبی بەڵام ئەو دەرمانە ئینئەکتیڤە ئەکتیڤیت دەبی باشە ئەکتیڤیت دەبی لێرە زۆر جارێ وەختێکی زیاتر دەمێنێتەوە پرۆدرەکی ئەپریپیتانتیە باشە فۆسا پریپیتانت ئەوش ئینترا ڤینیس بەکاردێ ئایڤیش بەکاردێ بابینە سەر هیستامین بلۆکەرەکان H1 بلۆکەر بە تایبەتی ئاگادار بن نەک H2 H1 ئەوە مهمە لە ستێژ 2 لە بلۆکی RS خوێندیتان ئەوانی کە کەلیمەی زینیان پێوەیە باشە سیناریزین بە دەرەجەیەک ئەوی بەکاربێ سیکلیزینە سکلیزین و میکلیزین زۆر بەکاردێ باشە پرۆمیتازاینش بەکاردێ ئەو دویان زیاترە most commonly employed زۆر بەکاردێن against nausea and vomiting from many cases بەتایبەتی motion sickness باسمان کرد motion sickness هەم مەسکارنیک ئەنتاگۆنست ئەوەتە هایۆسین هەم هیستامینیک ئەنتاگۆنست بلۆکەر یاخود irritation stomach هەبی has been used by NASA لە بۆ space motion sickness یعنی ئەو کەسانی کە دەچنە بۆشایی ئاسمان لە ناسا ئەوانش بەکاردێنن و پریگنانسیش بەکاردێ ئاگادار بن لە پریگنانسیشەوە لێرکۆن لە بیرم کردو بنووسمەوە پریگنانسی باشن لە پریگنانسیش بەکاردێن سکلیزین و میکلیزین گوتمان زیاتر بەکاردێن لەو حاڵەتی هایۆسینمان هەیە کە پێی دەگوترێت سکۆپۆلاماین هایۆسین یاخود سکۆپۆلاماین کە بە ترانسدێرمەل پاچیش هەیە ڕسمەکەم لەبیر چوو بینم پاچەکە لەزگەکە لەسەر پێستی دەدرێت کەسەکە نیو ساعت پێشەوەی سواری سیاری لە دەستی خۆی دەدا لەناو سیارش بەش دەکاتە لە جێگەی دێتە خواربوون سەفەرێکی لای خەلیفانتان هەیە سەفەرێکی 80 کیلۆمەتریتان هەیە شتێکتان هەیە دەزانین تاکەت قەلبی تێک دەچی کەسە قەلبی تێک دەچی هایۆسین پاچی لێ دەدەین یاخود پێی دەگوترێت سکۆپۆلاماین ئەویش لە بۆ پرۆفیلاکسیشش بەکاردێن یەک لە شتە باشەکانی پرۆفیلاکسس تریتمنت یعنی کەسەکە توش بۆ ئەمە دەیدێنی بەس پرۆفیلاکسس یعنی لە بۆ پارێزگاری یعنی داکە هێشتا تووشی ئەوەی نەبووە بستە ناو سیاری دریتێکچی و ئەوان هێشتا لە ناو مارەیە تو ئەو پاچەی لێ دەدەی هەتا نیو ساعت هێتا دەست بە ئیشی خۆی بکە نهێلی ئەسڵەن شتەکە ڕوو بدە ئەو مهمە هایۆسین باشە دڕای ماوس بلەری ڤیژنی هەیە ئەنوانتد ئیفێکتەکەیتی یعنی تقریبا ئەترۆپین لایک ئیفێکتی هەیە بەڵام لیست سیدێتیڤ ئەکشنی هەیە لە بۆ ئەنتی ئیستامینەکان ئەمە دەزانێت سیدێتیڤەوە دەکات کەسەکە خەوی لێ بکەی بەڵام ئەوەی باشترە ناهەیە لەبەرچە پور سنترال نێرڤس سیستم پێنیترێشن هەیە کەمتر دەستە ناو سنترال نێرڤس سیستم
باسی ئەوەکانمان کرد ئەنتاگۆنستەکان بلۆکەرەکان ئێستا دێن باسی ئەو کاین کە دەکەین ئەنتی ئیمیتیکەکان کە وەکو کانابینۆیتەکەی گوتمان وە بزانام ناو هەندێک حەشیشدا هەیە و مادێ نابیلۆن و درۆنابیلۆن ئەوانە بە تایبەت نابیلۆن ئەوە بەکاردێ لە بۆی کانابینۆیت CB1 ریسپتەری ئەگۆنستکە ئەگۆنست میهمە پاشەڵ ئەگۆنستە و دەرمانە باشە لە سیتی زێت کیمۆرسپتە تریگەر زۆن و دەبتەوە کاری ئەوەی کەوا کەسەکە تووشی ڕشانەوەی نەبی ئەنتی ئیمیتیکە وەروە the anti-emetic effect is antagonized by naloxone يعني ئەگەر ئەمە بمانێ ئەو anti-emetic effectەی نەهێڵین چی دەدەینێ نالۆگزۆنی دەدەین نالۆگزۆن چیە ئاگادار بن نالۆگزۆن زۆر میمە نالۆگزۆن ئۆپیۆید ئەنتاگۆنستە نالۆگزۆن ئۆپیۆید ئەنتاگۆنستە یعنی ئەمە ئەگەر هاتوو ئۆپیۆیدمان زۆر بەکارهێنا مۆرفینمان زۆر بەکارهێنمە دەرمانە ئۆپیۆیدەکان دەرمانە دژە ئازارەکانمان زیاد لە حەد بەکارهێنا تووشی ژەهرایی بوون دەبی ئەو کەسە وەی لێ دێ ڕیسپایرێتەڵ فێڵێرش دەبی یعنی وەی لێ دێ ئاگداری خۆی نامینی وەی لێ دێ هەناسێ ڕاوەدەستی زۆر جار لە حاڵەتی ئیمەرجنسی کەسەکە دێتە خستەخانە من نالۆگزۆنی دەدێنێت لۆ دەیدێنێ قسەک بەبێ منەتیش دەدێنێت لە بۆی نالۆگزۆن ئۆڤەردۆسەکەی زۆر کەمە تۆکسیستی بەڵام لە ئۆپیۆید تۆکسیستیەکەی ئەمە نالۆگزۆنی دەدێنێت ئەو پەیوەندی بۆ بابەتەوەی نییە کە باس دەکەم ئەگە کەسێک ئۆپیۆید تۆکسیستی توش بوو ئەمە نالۆگزۆنی دەدێن نالۆگزۆن چیە ئۆپیۆید ئەنتاگۆنستە باشە ئەوە لێژ وە دەرێت دەرێنەوەی کانابینۆت پەیوەندیەکی هەبی بە ئۆپیۆید ڕسپتەرەکانەوە باش چ حاڵەتێک بەکاردێ نابیلۆن لە چ حاڵەتێک بەکاردێ ئەگە هات و دڕەگەکان کە ئیشان نەکرد لە ڕیفراکتەری کەیسەکان نابیلۆن بەکاردێ نابیلۆن لە ڕیفراکتەری کێس لەبیر نەکەن باشە کانابینۆیدەکان لە ڕیفراکتەری کێس بە کوردیەکەی هەتا بلۆکەرەکان هەبی ئەمە بلۆکەرەکان دەدەین کەنما ئەوجە ئەگۆنستەکان دەدەین کانابینۆیدی دەدەین وەروەها هایدۆس گلوکۆکۆردیکۆید وەکو دێکسامیتازۆن بە دەرەجەیەک دێکسامیتازۆن بەکاردێ لە بۆ کۆنتڕۆلی ئیمسس باشە بە تایبەتی لەو کەسانی کە کیمۆ تێرەپیان وەرگرتیە میکانزمەکەی زۆر دیار نییە بەڵام لەوانەیە لە بەهۆی بلۆکێکی پرۆستاگراندین بی دێکسامیتازۆن کو بەکاردێ زیاتر ئاگادار بن گوتمان ئەو دەرمانانە ئەوەیان باشە ڤایتامین B6ەکە لەگەڵ لێرکوانە بێنزۆدایازیپین ئەوانە کەمتر بەتەنێ بەکاردن لە بۆ ئەنتی ئیمیتیک زیاتر بەکاردێ بۆی پۆتێنتی ئیشەکەی زیاتر بکە یعنی ئەمە دژە ڕشانەوەش دەدەینی لەگەڵوانش ئەوەی دەدەینێ باشە چمان هەیە لێرکوانە زۆر جار کۆمباین دەکرێت لەگەر میتۆکلۆپرامید چ بوو D2 ریسپتەر ئەنتاگۆنست بلۆکەر بوو باشە بۆی گوتمان دەبتەوەی گالاکتۆریە یاخود لەگەر ئۆندا سیترۆن ها کەلیمەی سیترۆنی پێوێ سیرۆتۆنی بلۆکەر باشە لەو کەسانی کە سایتۆتۆکسیک فێرەپیان وەرگتیە یاخود پۆز ئۆپەرەیتیڤ نۆسیا ئەم ڤۆمیتینگ دەرمانەکە بگوتم پێتان پیشان دەدەم پێی دەگوترێت کۆرتیپلێکس یاخود کۆرتیجین بە تایبەتی زۆر جا پێی دەگوترێت کۆرتیجین کۆرتی ئەوە لە کۆرتیزۆلی هاتیە باشە لێرکۆنە باسمان کرد گلوکۆ کۆرتیکۆیدەکان باشە لە کۆرتیزۆلی هاتیە کۆرتیکۆیدەکان ئەو B6 چیە کۆرتیجین B6 یعنی پایریدۆکسینیشی لەگەر تێکەر کرا یعنی ئەو دەرمانە چیە هاتە مەشاکە پایریدۆکسینی تێکەر کرا پایرۆدۆکسین گوتمان یعنی ڤایتامین B6 وەروە گلوکۆکۆرتیکۆیدیشی تێدا لە چێن دەرزیاتر بەکاردێ لە پریگنانسی لەگە چش بەکاردێ ئەنتی هیستامین کەواتە ئەنتی هیستامین و گلوکۆکۆردیکۆیدەکان و ڤایتامین B6 لە پریگنانسی بەکاردێن زیاتر وەروە زۆلام و زیپامان هەیە ئەلپرازۆلام و لۆرازیپام و ئەوانە دەبێن زۆدایازیپانی گوتمان میکانزمەکە ئەنکلیێرە دیار نییە زۆر بەڵام ئەنتی ئیمیتیکە چی هەیە دائیمەن دەرمانەکانی دیژە ڕشانە زۆر زە پێکەوە بەکاردێن هاتەمەشە ئەو ئیفکتانی کەن کە لە دەرمانەکان هەیتمان ئەوە ریسپۆنسەکەیتی دەمەشە دڕک کۆمباینیشنەکەی بکەن ئەگە هاتو ئەمە دێکسامیتازۆن چ بوو لێرە باسمان کرد ئەو دێکسامیتازۆن گلوکۆکۆردیکۆیدە باشە گلوکۆکۆردیکۆیدە لەگەڵ ئۆندا سترۆن واتە سیرۆتۆنین بلۆکەر پێکەوە بەکارمان هێنا تەمەشە دەکەین 191 ئەنتی ئیمیتیکەی بەخۆدە چەند بەقوتە یان جاروێت دێکسامیتازۆنی بەکاردێنین دایفین هایدراماینی بەکاردێنین باشە ئەنتی هیستامینە دایفین هایدراماین درۆپێریدۆڵی بەکاردێنین باشە درۆپێریدۆڵ D2 ریسپتەر ئەنتاگۆنستە مێتۆکلۆپرامایدی بەکاردێنین باشە ئەو دوێن هەردوو چەند تقریبا ئەمان ئەویان هەیە لێرکوانە ئەکشنەکەی ئۆندێ یاخود دێکسامیتازۆنی بەکاردێنین باشە گلوکۆکۆردیکۆیدە لۆرازیپام بێنزۆدایازیپاینە مێتۆکلۆپرامید ئەوەش دۆپامینی ئەوە دەکە بەڵام حەسەب کەیسەکە مەدەی بزانین کەسەکە مۆشن سکنسی هەیە یان چی هەیە تەمەشاکە لە حاڵەتی مۆشن سکنس
قەت باسی ئەوەمان نەکرد ئەمە دۆپامین بلۆکەری دەدەینێ کاکە نایدرێتی ئەو زیاتر باشە مەسکارینێک و هیستامینی دەتوانی شتیکەشی بدەیتی گلوکۆکۆرتیکۆیدەکانیشی بدەیتی لەبەرەوەی بەقوەتری بکە باشە هەتا ئەگە تەمەشاکەی لامیان دێکسامیتازۆن هەیە لۆ گوتمان لە ئاذەرەکان لە بۆ پۆنتێنتی ئەوکەیت کە بەکاردێ کاتە گلوکۆکۆرتیکۆی زۆر زار هەروەها لە گەریان دەدرێت لۆی دەربانەکان کە بەقوەتر ئیشەکەی خۆیان بکەن کۆمبانیشن ڕژمنت کو بەکاردێن لە بۆ چ بەکاردێ ئینکریس ئیفیکیسی وەروە دیکریس تۆکسیستی بە تایبەتی کۆرتیکۆستیرۆید دێکسامیتازۆن زۆر بەکاردێ لەگەڵ یان لەگەڵ چ بەکاردێ لەگەڵ میتۆکۆپڕۆماید لەگەڵ سیرۆتۆنین بلۆکەر لەگەڵ فینۆ فایازاین لەگەر ئەو دەرمانە و لەگەر بنزۆدایازپان لەگە هەمیان تقریبا بەکاردێ یاخود لەگەر ئەنتی هیستامین بەکاردێ باشە وەکو دایفین هایدرامین دایفین هایدرامین و دیکسۆمیتازۆن پێکەوە بەکاردێت یاخود لەگەڵ هایدۆس مێتۆکلۆپرامایدی بەکاردێ لەبەر چ ئەکسترا پایرامیدەر ریاکشنمان هەیە ئەکسترا پایرامیدەر ریاکشن چییە ئەوە لە پارکینسۆنیزمی دەخینین ئەوە گوتمان دۆپامینی بلۆک دەکا ئەگە دۆپامین کەم ببتەوە کابرا دەبتە پارکینسۆنیزم باسمان کرد دەبتەوە کاری ئەو دەرمانە دەبتەوە کاریەوەی مشکلەمان دلۆ دروستکە لە بابەتەکانی موڤمنت گوتمان کەسەکە ملی زۆر دەجوولێن چاوی لە بۆ لای سەری دەچی تووشی گالاکتۆریاش دەبی و هەروەها جوڵەشی تێک دەچی یعنی بەویستی خۆی ناتانی جوولە بکە ناتەنی بەڕێکی بڕوا لە ڕێ باشە یاخود لەگەڵ کۆرتیکۆستیرۆیدش بەکاردێ لە بۆ چ لەوەی ئەوەی ئەو دەرمانەکە دەبێتەوە کاری داریە ئەو بابەتانە کەم بکاتەوە یاخود سەبستانس پیونیۆڕەکانی ڕیسپتەر ئەنگۆنست باشە وەکو ئەپریپیتانت ئەوانەشیان لەگە بەکاردێ سیرۆتۆنین ئەگۆنست سۆری ئەنتاگۆنست بلۆکەر سیرۆتۆنین بلۆکەر و هەروەها دێکسامیتازۆن چیە کۆرتیکۆستیرۆیدە ئەوەشیان چییە سیرۆتۆنین بلۆکەرە لە چ بەکاردێ زیاتر لەو نەخۆشیانێکەوە کیمۆتێرەپیان وەگرتە ئیندیوسینگنۆزیا ئەم ڤۆمیتینگ لەبەر چ کۆرتیکۆستیرۆیدەکە گوتمان ئیشەکەی بەقوت دەکات دێکسامیتازۆنەکە گوتمان دێکسامیتازۆن ئەوە کۆرتیکۆستیرۆیدەکەیە ئەدی سیرۆتۆنینەکە لە بۆی ئینتیرۆکرۆمافین سێڵەکانی گاستریکەکە دەریاندایە ئەو بابەتانە وجە هەمیان لێرکوانە ئەوەش بەکاردێ ئەو دەرمانەش بەکاردێ میتۆکلۆپڕۆماید لە بەرەوەی ئەویش دۆپامین دیتۆ ریسپتەر بلۆکیج دەکا وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم دەزام دەرسەکە قورس بوو هەموو شتێکمان ڕوون کردەوە ئەو PDF-تان لۆ دەنێرم پێویست ناکە ئەوانە بخینن ئەوانە ئەگەر ئەو لاپڕای دەخنم باشە بەس ئەوانە تەنها ڕسمەکان تێبگە کافیە چکەوە لە ناو لێکچەری خۆماندا نیە والسلام عليكم ورحمة الله وبركاته صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم